ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان پێکهاتووە لە چوار یاساناس و دکتۆر و ماڤناس و مامۆستای ئاینی و زۆرێک لە توێژەکانی تریش. ئەو ڕێکخراوە بۆ ئەوە دامەزراوە تا داکۆکی لە مافەکانی ئەو پیاوانە بکات کە تۆندوتیژیان بەرامبەر دەکرێت و هانا بۆ یەکێتی پیاوان دێنن. وەک سکرتێری ڕێکخراوەکە ئاماژەی بۆ دەکات هەر ئافرەتان نین کە لە کۆمەڵگادا ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە، پیاوانیش لە کۆمەڵگادا ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. بەڕسمی لە 2007 تا بەڕسمی ڕێکخراوی پیاوانی کوردستان لە خۆی ڕاگەیاند ئامانج و پەیامی یەکتی بڵاومان کردو کە ئێمە لە نێتی کارکردنەوە و ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی لەسەر پرسی ڕێگە زنێر لە کۆمەڵگای کوردیە لە مانگی 6 2008 لە سلێمانی بەڕسمی بارەگای مەکتەبی سکرتاریەت و لە سلێمانیمان کردەوە و دەستمان کرد بەکارکردن. ئێمە باز لە کۆمەڵگاکەین، کۆمەڵگا سوپێکاتەوە لە خێزان، لە خێزانی ژن و مناڵ و پیاوی شێ بێگومان ئەکرێ کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی پیاو سالاری بێت و کۆمەڵگایەکی ڕۆژهەڵاتیە و بەشێک لە دەسەڵاتەکان لەم کۆمەڵگایە لای پیاوان کۆ بێتەوە. بەڵام بە دیوەکەی تریشە ئەگەر تەماشای ژیانی تایبەتی کوردی، ژیانی خێزانی کوردی بکەین، بێگومان پیاویش مرۆڤە و لە زۆر خێزانی شاکرێ پیا و ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە و توندوتیژی بەرامبەر بکرێ و بە هەتا بگاتەوە حاڵەتێکە بە کۆمەڵە پیاوی بە تەمەنمان هەیە دەرج بکرێن لە ماڵەوە. ئێمە وەکو ڕێکخراوی پیاوانی کوردستان یا وەکو دەستەی دامەزێنەری ڕێکخراوی پیاوانی کوردستان لە ساڵی 2003 بەدواوە تا 2005 کاتێک ڕژێمی عێراق ڕووخا، کوردستان بە ڕووی عێراق کرایەوە و عێراق و کوردستان ڕووی بە ڕووی جیهانە کرایەوە. ساڵانە ئاماری توندوتیژی و سکاڵا بڵاوکرایەوە، ساڵانی ئاماری قوربانی بڵاوکرایەوە. لەناو ئەم ئامارە لە کۆی عێراقا توندوتیژی بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان زیاتر بوو. ئێمەش بەلامانەوە جێگای هەڵوێستە بوو لە کاتێکا بە ئێستاسۆ ڕۆژانە ناوڕاست و خاڵی عێراقا چەندین حاڵەتی کوشتن و توندوتیژی ئەنجام بدرێ، بەڵام لێر توندوتیژی بەرامبەر بە ژنان زیاترە. سەرەتا ئەو پیاوانەی کە سەردانی ڕێکخراوەکەمانەکەن ڕاوێژی یاسایان پێدەین و گویان لێ دەگرین، دوای بە دوواداچوون دەکەین لەگەڵ چەند پارێزەرێکی کە لەم ڕێکخراوە کارەکەن. ئێمە لیژنە و بەشەکانمان هەیە، متابعەی دادگاکان، متابعەی بنکەکانی پۆلیس دەکەین و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە ئەمە بەڵگەی متمانەبوونی دام و دەستگا حکومیەکانە بە ڕێکخراوەکەمان ئەوەیە کە زۆرجار لەو پیاوانە بەر لەوەی بێن سەردانمان بکەن، سەردانی بنکەکانی پۆلیس دەکەن، لەوێەوە دەنێرێن بۆ ڕێکخراوەکەمان کە ڕاوێژی یاسایی لە ڕێکخراوەکەمان وەربگرن و لە ڕێ ڕێکخراوەکەمانەوە بە دوواداچوونی یاسایان بۆ بکەین و ئەو کەیسانەی کە لە خۆناغی سکاڵادان یاخود ئەو کەیسانەی کە لە خۆناغی لێکۆڵینەوە و لە خۆناغی دادگادان و هەروەها ئەو کەیسانەش دێنە لامان کە نەچوون سەردانی بنکەکانی پۆلیسیان نەکردو و سەردانی دادگار نەکردووە، ئێمە بە شێوەیەک ڕاوێژی یاسایان پێدەین کە ئەنجامێکی ئیجابی سەرسۆرهێنەری هەیە بە نسبەت ئەوانەی کە سەردانیان کردوین. بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوان ئاماژە بۆ ئەوە دەکات جێگەی نیگەرانیە کە هیچ سنتەرێک و شوێنێکی داڵدەدان نییە بۆ پیاوانەی کە ڕوبەڕووی هەڕەشە و دەرکردن دەبنەوە تا لەو سنتەرەدا ژیانیان پارێزراو بێت. ڕۆژی 2 کەیس 3 کەیس دێتە لامان، هەفتانە بەدەیان کەیس دێت، ئەگەر بێت و کۆی کەیسەکان دەگاتە سەدان، لە دەیان تێدەپەڕێت دەگاتە سەدان کە ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە کەیسی پیاوان توندوتیژی بەرامبەر بە پیاوان حاڵەت نییە بەڵکو و دیاردەیە و ئەم کەیسێکی جیهانیە، وەکو چۆن پرسی ژن و پرسی ئەوستەمێکە لە ژنان دەکرێت جیهانیە، بە هەمان شێوەی ئەو توندوتیژی بەرامبەر پیاوان دەکرێت پرسێکی جیهانیە، نەک هەر لە کوردستان، نەک هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە جیهاندا و ئێمە بیستمانەوە باوە کە لە زۆربەی وڵاتان بە ناوی لافی پێشکەوتنخوازی لێدەن کە پیاو دەبێتە ئۆنسۆڕی چوارەم بە پلە 4 ئەژمار دەکرێت. بەداخەوە تاکو ئێستا چی لەلایەن ڕێکخراوەکانی NGO-کانەوە چی لەلایەن دامەزراوەکانی حکوومەتەوە بیری لەوە نەکراوەتەوە بەدەر لە خەڵوەتگەی پیری کە ناوەندێکی داڵدەدانی پیاوان یاخود شوێنێکی پاراستنی ئەو پیاوانەی کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە یاخود کێشەیەکیان هەیە، شەرت نییە هەموو کێشەیەک بەردەمی دادگا و دادگا
چون کاتێک هەر قەزیەک چۆ بەردەمی دادگا حکمی لەسەردات ئەجا حکومەکە چی بەرایی بێ چی یاخۆ سزایی یا سزای مادی بێت بۆیە تاوکو ئێستا لە کۆمەلگای ئێمە ئاستی ڕۆشنبیریەکە نەگەشتەوە ئاستەیەکە لەلایەن دامدەزەکانی حکومەتەوە دەگومانم وە حکومەت دەکرێت شوێنێکی داڵدەدانی پیاوان بکرێتەوە بەڵام ئێمە لە ساڵی 2009 تا 2014 شوێنی مانەوەی ئەو پیاوانەمان هەبوو کە لەلایەن خێزانەکانەوە دەرئەکران ئێمە ساڵانەم ئامارە بەڕێژەی لە سەر و چلەوە یا لە 40 بۆ 50 ئەم حاڵتە دووبارە ئەبێتەوە سەرمایه‌دار هەبوو چەند سەرمایه‌دارێکی بەڕێز کە لێرە سوپاسیانەکەن هەتاکو خێرانی دارایی ناتەبوو ئوتێلیان بۆ دابین کردبوون چەند ئوتێلێکیان بۆ دابین کردبوون کە ئەمان کرێی مانەوە و کرێی جەمە خواردنەکانیان بۆ دابین نەکردن شوێنی تەنها ئەو پیاوانە بوون کە لەلای خزانەکانەوە دەرئەکران بەڵام کۆمەڵێک پیاومان بۆ هاتووە یا بۆمان نێردراوە کە خەتەر لەسەر ژیانیان بووە پێویستە مە شوێنی پاراستن بۆ نەمانتوانێت بۆ هۆی جێگاییەوە کە بەرپرسەتی بۆ تۆ کەسێک لای خۆت دەڵێ بێت و نەتوانانی ژیانی پارێزی لەوانەیە ڕوبڕووی چێشە بێتەوە یا خۆشمان کوڕێکخراکڕ بە ڕوو چێشە بووین تۆ لەسەرەوە چەند جارێک چەند کەیسێک مەواتە بەڵام لەبەرەوەی تاوکو ئێستا نەکراوە شوێنێکیوە زیاتر بۆ پیاوە بە ساڵاتچۆکانمانەیە سوپاسی خەڵۆدەکانی پیری ئەکەن لە شار و شارەکان نابێتە بەداخەوە کە تاکو ئێستا خەڵوگەی پیری تەنها لە شارە گەورەکانە هەیە وەڕانکاری کۆمەڵایەتەکە وای کردووە لەوانەیە پێویستکە ئەم ناوەندی مانەوەی پیرانە یا شوێنی حەوانەوەی خەڵکانی بەساڵەچوو لە شارچەکانیش بکرێتەوە لەگەڵ بەرەو پێچوونی کۆمەلگا لەگەڵ سەربەخۆی بوونی تاکە سەرەکەی بەداخەوە پیاوان و ژنانێکی زۆر لە تەمەنی بەساڵاتچوانە بێ شوێن ئەمنەوە ئەوەی کاتتە لای ئێمە خەڵکی بەساڵاتچوو لەوانەیە عمری نەشگەشتەوە تەمەنێک ئەوان وەرەگرن سوپاسی خەڵگەی پیرەکانەکەین کە هاوکاریان کردوین و بۆیان وەرگرتوین ئێمە لە بەش و لیژنەکاندا کۆمەڵناس و دەرناس و مافناس و کەسانی کۆمەڵایەتیمان هەیە کە ئیش لەسەرەوە کە ئێمە لە مەکتەبی نمونە یا وانەمان وتۆتەوە ئەوانەی مرۆڤ دۆستی کە باسمان لەوە کردووە کە پێویستە ئێمە بە ئاشتیانە بەبێ ئیستیغلالکردنی بەرامبەر لە چوارچێوەی خێزاندەوەکو ئەندامێکی خێزان ژیان بکەین ژانێکی یاساییانە ژانێکی بە ویژدانەوە هەڵ بکەین لەگەڵ یەک و هەروەها باسمان لەوە کردووە کە ئێمە پێویستە وەکو مرۆڤێک ئەتیمادمان خستۆتە سەر پەروەردە داوامان لە کۆڕ و سیمینار و لەو وانانەی کە لە مەکتەبەکانە وتومانەتەوە کۆڕێکراو باسمان لەوە کردووە کە تاکیدمان لە پەروەردە کردوێتەوە کە داوامان لە دایکان و باوکان و ننک و باپیران و هەموو ئەندامانی خێزان و هەر خانەوادە و بنەماڵەیە کە پەروەردەی مناڵەکانیان بکەن پەروەردەیەکی مرۆڤ دۆستانە بەپێی ئاماری یەکێتی پیاوانی کوردستان ئاماری توندوتیژەکانی دژ بە پیاوان ئاماری بەرزن و جێگەی هەڵوەسە لەسەرکردنە و دەژڵێن جێگەی خۆیەتی کە پەرلەمانی کوردستان لە خولی نوێدا کار بۆ هەموارکردنی یاسای توندوتیژی خێزانی بکات و یاساکە بۆ هەموو تاکەکانی خێزان وەک یەک لێ بکات ئێمە هاوکاری ڕێکخراوەکانی ژنان و خانمانیش دەبین تا ئەو ڕادەی کە هاوسەنگی لە ئەرک و ماف لە چوارچێوەی خێزان و خانەوەدەدا بەدی بێنێت بەڵام لەو چوارچێوەی هاوسەنگە دەرچێ ئێمە لەوێدا ئەوەستین و پێداگیری و تەرکیزمان لەسەر هاوسەنگیە بەڵکو ئەوەی کە جێگەی سەرنج بێ بەداخەوە ڕێکخراوەکانی تایبەت بە خانمان و ئافرەتان و ژنان مەبدەئێکی جێگیریان نییە و یاخود لە ئەرک و مافدا نازانن سنووری ماف لەکوێیە و لەکوێدا سنووری مافی ڕەگەزی مینە کۆتایی پێدێ و مافی نێرینە دەست پێ دەکات لەبەرەوە ئازادی ڕەها و مافی ڕەها سنووربەندە بە چواردەوری خۆمانەوە ئازادی من و تۆ وەکو پیاوێک لەو خاڵەدا کۆتایی پێدێ کە ئازادی کەسێکی کە دەست پێ دەکات جا ئەو کەسە مینەیە یا نێرینەیە یا هەر کەسێکە یا هەر مرۆڤێکە لەبەرەوە سنووری کارکردنی ئێمە هاوسەنگی مرۆڤەکانە هاوسەنگی ژیانی خێزانی پیاو وەکو مرد وەکو ڕەبل ئوسرە و وەکو کوڕ وەکو ئەندامێکی خێزان وەکو باوک وەکو باپیر لە چوارچێوەی ژیانێکی ئاشتی خوازانەی مرۆڤ دۆستانەی
هاوسەنگە لە ئەرک و مافدا بۆیە کاتێک ڕێکخراوی پیاوانی کوردستانی دامەزرا بە دیوەکەی تر هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستانە شوێنێک یان ناوەندێک نییە کە بەڕەسمی خۆی ڕاگەاندبێ بۆ وەرگرتنی کەیسەکانی پیاوان. تەنها ڕێکخراوی پیاوانی کوردستان هەیە کە یاسای تونوتیژی خێزانی دەرچووە. ئەم یاسایە ئەبوو لە هەموو بەڕێوەتی تونوتیژی خێزانیە بەشی ژنان بەشی پیاوان بەشی مناڵان بە ساڵ چوان هەبووایە. پیاوانیش وەکو سەرجەم تاکانی تری خێزان وەکو ژنان لەم بەڕێبەتی سکاڵەکانی تۆمار کردەوە و داوای مەفەکانیان کردایە. بەڵام بەداخەوە تاکو ئێستا بەڕێوەتی تونوتیژی خێزانی هەڵنەستا بۆ ئەرکەی خۆی کابێ پێی هەستێت. ئەمە یەکێکە وەکو ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ئەو کەیسانەکەێتە لای ئێمە تۆمارەکرێت. ئێمە کەیسەکە سەرتا تۆمارەکرێت لیژنی هەڵسەنگاندنمان هەیە. مەرج نییە هەموو کەیسێک یا هەموو کێشەیەک کەیتە لامان پیاوەکە زڵمی لێکرابێ یا پیاوەکە تونوتیژی بەرامبەر کرابێ. لەوانەیە ئەدای بیرکردنەوەکەی وابێت کە هەست بە زڵم بکات لە کاتێکا خۆی زڵم ئەنجامدا یاخود خۆی مقەسەر بکات. چونکە پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری لەم کۆمەڵگایە غەدێکی زۆر لە پیاوەکەی پیاو بەرپرس کراوە لەسەر دەپێداویستەکانی خێزان لە کاتێکە ئەمە ڕێزی لە ناگرێت. ئەم پیاوە تازە ئەمە یاساوە ئیجباری کردووە پرۆسەکەەوە ئیجبار کردووە. ئەم پیاوە ئەگەر مقەسەری هەبێت لە جێبەجێکردنی ئەم کەیسا ئێمە تەوعەیەکی ڕۆشنبیری یاخود بە شێوەیە گوشتیارێکەکەینەوە کە پرسیارەکانی جێبەجێکە ئەگەر توندوتیژەکە هەر بەردەوام بوو مانای وایە ئەمە لایەن خەزانەکە توندوتیژ بەرامبەرەکرێت. بەڵام زۆر کەیسیشمان هەبووە کاتێک ڕێنمایی وشاریمان ناوە پیاوەکە چۆتۆ ناو خێزانەکە مقەسەری لەخۆیەوە بووە کێشەکەی کۆتایی هاتووە. دوای ئەوەنجا کەیسەکە بە جۆرێک تێوەرەگرین. کەیسەکە ئێمە زۆرترین هەدەفمان لەوایە لە ڕێکخراوەکەیە کە کەمترین کێشە بچێتە بەردەمی دادگا. چونکە وەکو باسمان کرد دادگا بڕیاری کۆتایی ئەدات. ئێمەش بڕیار لەسەر چارەنووسی خێزانێکە. ئەنی لەوانەیە ژن و پیاوێک بە یەکەوە کێشەیەکیان نەبێ. بەڵام ژیان لەم خێزانە تەنها ئەم ژن و پیاوە نییە کۆمەڵی مناڵ لە بەینایە. هەڵوەشانەوەی خێزانەکە مناڵەکان بێلانە ئەمنەوە وە سەرگەردان ئەبن و دوایی سیرەکەی تووشی گرفتێکی زۆر ئەبن. مافناس و پارێزەرەکانمان خۆبەخشانە بێبێ بەرامبەر هیچ بەرامبەر و مقابل و تەنان هیچ نرخەیەکی وەرناگرن هەر لە قۆناغی ڕاوێژکاری یاسایی لە چوارچێوەی ڕێکخراو لە بارەگای ڕێکخراو تا ئەگاتە سەردانی بنکەکانی پۆلیس و پاشان سەردانی دادگاکان هەتا قۆناغی کۆتایی کەیسەکە لەگەڵ یاناین و تەنسیق و هەماهەنگیمان هەیە هەم لە ڕێی سەردانی خاوەن کەیسەکان و هەم لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی و جەلساتمان هەیە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە ئێمە توانیمانە سەرکەوتوو بین لە سوودگەیاندن بە خاوەن کەیسەکان. هەروەها وشارمان کردوتەوە لە چەند مادێکی قانونی کە بەر لە سەردانەکەی نەیزانیوە لەبەرەوەی ئێمە ویستومانە حدێکدا بنین بۆ کەیسەکان بۆ کەیسە خێزانیەکان پەر نەکێشێ بۆ کەیسی جەزایی تر بۆ نمونە بەهۆی کەیسێکی خێزانیەوە کەیسی جەزایی تری بە دوای خۆیدا دەێنێ بریندارکردنە لێدانە هەڕەشەی کوشتنە ناوزڕاندنە ئەمانە هەموو کەیسی جەزائین کە هۆکارەکەی سەرچاوەکەی کێشە ئەسلەکەیە کە کێشەی خێزانیە و هەروەها ئێمە لە پانێڵێکی ژن کوژیدا کە من خۆم سەرپەرشتیم کرد چەند خەڵاتی یەکێتی پیاوان چەند خەڵاتێکی بە دیاری بەخشیە چەند هیواربێژێکی پانێلەکە کە ئەم پانێڵە باسی لە دیاردەی ژن کوژیە کرد و ئێمە لەو پانێڵەیە پەیامی ئێمە پەیامی ئاشتی و تەبایی و هاوسەنگی نێرونێ لە چوارچێوەی خێزان و کۆمەڵگادا تاکیدمان لێ کردەوە. لە ساڵی 2017دا 614 کەیسی جۆراوجۆر لە حاڵەتی توندوتیژی دژ بە پیاوان تۆمار کراوە کە 74 حاڵەتی خۆکوشتن و خۆخنکاندن و خۆسووتاندنی تێدایە 5 ڕووداوی تری کوشتنی پیاوان لەلایەن هاوسەرەکانیانەوە بە هاوکاری کەسی بەرامبەر تۆمار کراوە. هەر لە 2017دا 61 حاڵەتی خیانەتی هاوسەرگیری و 13 حاڵەتی توندوتیژی جەستەیی دژ بە پیاوان و 251 حاڵەت لە بێبەشکردنی باوک لە بینینی منداڵەکانیان تۆمار کراوە. ئەمارەکان لە ساڵی 2018دا لە چاو ساڵانی ڕابردوو کەمترن و 537 سکاڵای توندوتیژی تۆمار کراون و 54 ڕووداوی خۆکوشتنی پیاوان و 4 ڕووداوی کوشتنی پیاوان لەلایەن هاوسەرەکانیان بە هاوکاری کەسی بەرامبەر تۆمار کراون. ئەو ئەمەرانی لای ئێمەیە ساڵ بە ساڵ بەرەو هەڵکشان ڕۆشتووە. بەرەو هەڵکشانەکە کە ڕۆشتە بە جۆرێک بەوە نییە بەڵێ توندوتیژیەکان بە شێوەیەکی زیاد زیایی کردووە. نە بە شێوەیەک بەرەو پێشچوونی کۆمەلگا ڕۆشتووە کاتێک ڕێکخراوێک دامەزراوە بۆ داوکردنی مافی پیاوان
ئەو شەرمەشکە کە پیا و باز لە کێشەکانی خۆی نەکات باز لە گرفتەکانی خۆی نەکات یعنی بۆیە لەوە چێ بەشێک بۆی وشارکردنەوەی پیاوی کورد بێ کە هەست ئەکات کێشەیەکی خێزانیا گرفتێکی خێزانی هەیە ئەمە خۆشبەختیە یا دڵخۆشکەرەیەکە هەوڵ بدات لە ڕێی یاساوە یا لە ڕێی ڕێکخراوە مەدەنی و چارەسەر کێسەکەی بکات ئەمە لە کۆتایی ساڵە کە ڕای ئەگەێنین ئامار بەڵاوەکەینەوە ئەو ئامارە بەڵاو ئەکەینەوە بەڵام ئەم ساڵ هەتاوەکو 5/12/2017 537 زۆری سکاڵات و نتیجی لای ئێمە تۆمار کراوە لە سنووری لق و ناوچەکانمان لە ڕێکخراوی شوێنی کوردستان 54 حاڵی خوکشتنی پیاوان تۆمار کراوە 4 حالتکشتنی پیاوانە لایەن ژنان بە هاوکاری کەسانی تر تۆمار کراوە ئێمە لە کۆتایی ساڵە جیای ئەەکەینەوە ئەگەر سەری ئاماری 2017 بکەیت لە ساڵ 2017 614 زۆری سکاڵات و نتیجی لای ئێمە تۆمار کراوە 74 حاڵەتی خوکشتنی پیاوان هەیە 5 حاڵەتی کوشتنی پیاوان لە لایەن ژنان بە هاوکاری کەسانی تر هەیە ئەگەر ئەم 614 سکاڵات و نتیجی و چۆن وردکراوەتەوە خیانەتی هاوسەری 60 کەیسمان نەبووە توندوتیژی جەستەیی 13 کەیسمان نەبووە تەداخلکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە 192 کەیسمان هەبووە فشاری دەرونی سێکسی 45 حاڵەتمان هەبووە دەست بەسەراگرتنی موچە 11 حاڵەتمان هەبووە دەست بەسەراگرتنی مناڵ 250 حاڵەتمان هەبووە ئەمە لە کۆتایی ساڵ ئەمی 2010 وڵاوەکەنەوە چەند ڕۆژێکی ماوە وا چاوەڕین کە سەرچاوەکانمان و لوق و نوێنەرەکانمان بەرپرسی لوق و ناوچەکانمان لە هەرێمی کوردستان ئامارەکانمان پەیوەندیمان پێواکەنەوە ماندنە و لە کۆتایی ساڵە ڕایەگەێنین طبعا ئەو ئامارانی کە ساڵانی ڕابردوو ڕاگەیاندراوە و ئەم ساڵیش دوای چەند ڕۆژێک ئاماریی پیاوان ڕاگەیاندرێت و لە پشت ئەو ئامارەوە بەدەیان هێندەی ئەو ئامارەی کە گوێبیستی دەبین بەدەیان هێندە و بە چەندان هێندە زیاترە لە واقع حاڵدا لە کۆمەلگای ئێمەدا